إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، سلامي خواهي قورتان لبي ميواناني مالي خواه. السلام عليكم ورحمة الله وبركاته. ومدوارين لپروردگار صالي تازي خوندن من بيتماي خير وبركت بو قطابي خوشويستكان من ماموسا عزيزكان بيت بركت بو همو مالك من إيمان داراني خوشويست. لو تاري أمرودا چند سرنجك بدين لوي درگاي قطاب خانه كرا وتوا قطاب خانه واتا من دالكان من دچيت قطاب خانه وما مستعينش دشنا جوروا بلام باسی هەندێ حاڵت بکەین یان باسی ئەم پرۆزە گەورەیە بکەین کە لە هەموو دینیادا ساڵانە بە تایبەتی وڵاتی خۆمان کوردستانی خۆشەویست کە قوتابخانەکان کراوەتەوە ئینسانی موسڵمان و ئینسانی ئیماندار لە ئاینی ئیسلامی پیرۆزدا بایەخێکی یەکجار زۆر دراوە بە خوێندن بە زانست، بەڵام ئەبێ ئێمەش بە ڕوانگەی ئاینی ئیسلامی پیرۆز تەماشای کەین. ئاینی ئیسلامی پیرۆز هەر لاپەڕەکانی هەڵدەوە بە خوێندن دەست پێ دەکات. هیچ کاتێک لەگەڵ ئەوە نەبووە کەسێ نەخوێندەوار بێ، کەسێ نەخوێنێ، کەسێ نەزانێ. خوای گەورە کەسێکی خۆش ئەوێ فێرکا و خۆی فێرکا و هەوڵ بدات تۆ بە گوێرەی توانە. تەنانەت ئەگەر هەموو موسڵمانان دەربچن بۆ غەزاش وڵات بگوێتە خەتەرەوە، کۆمەڵی خەڵک ئەبێ هەر دانیشێت خەڵک فێری زانست و علم و چی شریعت و چی دنیایی بێ باسی بکا و فێری بکات. خوای پەروەردگارە فەرمێ وما كان لمؤمن وما كان المؤمن لينفر كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين. يعني هەر لەناو ئەمەشدا کۆمەڵێک جیا دەکرێتەوە بۆ ئەوەی علم و زانست بخوێنن بۆی وڵات پێشکەوێ. ئەگەر زانستێک علمێک وڵاتی پێش نەخست ئەوە نە علمە نە زانستە، ئەوە بەڵکو بەڵایە بۆ وڵاتە. ئێمە باوەمان لێ نەیە، چونکە زانست و علم وڵات بەرەو پێشە بە. ئەگەر خوێندن و خوێندەواری وای لێ بێ هەر شتێک بێ و عادەت بێ بچینە مەکتەب و بێینەوە مامۆستا موچەکە بخاتە گرفان و قوتابیەکە شادەکە تاوکابی خاتە گرفانی و سبەینێ لە شوێنێکا دامەزرێ و هاکەدایی بێ و بیناتە گرفانی و هەر ئەمە دووبارە بێتەوە قەت وڵات بەرەو پێش ناچێت. تەماشای دنیا بکە، ئەو دنیاە بە چی بەرەو پێش ئەڕوا؟ هەر بەو علمە و زانستەیە کە من و تۆی خوێنین لە وڵاتانە پێش ئەکەوێ وڵات بەرەو پێشەچێ. هی من و تۆش هەر لە جێگەی خۆیان زۆر جا بەرەو دواش دێ، دوو لە ڕوو جەنابتانەوە شەمان بینێ بەرەو پێشش ناچێ، چونکە خەلەل هەیە. ئەبێ ئەو خەلالانە بدۆزینەوە بۆی پرۆشەی خوێندن و خوێندەواری و زانست و علم بەرەو پێش بچێ. واجبە لەسەر هەموو تاکێکی موسڵمان خوێندن و خوێندەواری. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام طەلەب العلم فەریضەة عەلی كل مسلم ومسلمة. یعنی چی پیاو و چی ئافرەت، چی کوڕی گەنج چی کچی گەنج کە هەردووگی دەگرێتەوە. چونکە یەکێ لەوانە ئیمامی بوخاری فەرمێ العلم قبل قول وعمل والأدب قبل العلم. وتیانە ئەدەب پێشی علم، أمجا علم أمجا قول عمل. فاعلم أنه لا إله إلا الله. لتفسير وآيات علماء نزانا فرمويانا فيري أمامانك علمك أجا أدبي لقلا نبي علمني إيمان داران با علمي همو دنيا دبي علمك أدبي نهاور لقل خوي أو علمي في نالين. أجا علمك كرداري نهاور قول فعلي نبو لدواي خوي برهمي نبو أو علمني بانا يعلم به. تو علمه بخوێنی دوای ئەوە فێربووی دوایە وتەوە خەڵک هیچ نەزانێ، ئەمە کام علمە؟ علمی چی؟ کامە علمە؟ ئەبێ ئەوەی کە فێر بووی بیگەیەنی خەڵک سوودت لێ وەرگرێ. وەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام باشترین کەسە ئەو کەسەیە کە خەڵک سوودی لێ وەرەگرێ. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
هاتنە خزمەتی یەکێ لەوانە سەفوانە فەرمێ پێغەمبەری خوا لە ناو مزگەوتا دانیشت بوو کۆمەڵێ هاتن بۆ لای فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتوینە بۆی فێری شەرع بین فێری علم بین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مرحبا بطالب العلم یا خوا بەخێر بن ئەو کەسانەی کە هاتوون بە خوێندون چونکە لەبەر ئەوەی تاڵبی علم ئەوەی کە ئەخوێنێ بۆ ئەوەی خوا ڕازی کا لە خۆی و بۆ ئەوەی خەڵکی سوودی لێوەرگرێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانن کە مەلایکەکان باڵەکانیان ئەکەنەوە بەسەر باڵی ئاچێ ئەوانەی کە حوتەکان لە ناو دەریادا دوعای خێری بۆ دەکەن ئەمانەی کە سوود ئەگەیەنە بەرامبەر علم و زانستێک ئەمجا فەرمێ هەتاکم وایان لێ دێ ئەم مەلایکانە باڵ بە باڵ باڵیان ئەخەنە سەر باڵ هەتا ئەگەیەتە دیوانی خوا حەوت تەبەقەی ئاسمان ئەو کەسە ئەمەنە بەرزەکەنەوە بۆ ئاسمان ئەیخەنە سەر باڵەکانی مەلایکەکان ئەمەنە فەزلیان زۆرە چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێ ڕێگای خوێنەواری بگرێتە بەر وەک ئەوەیە بۆ غەزا دەرچووە و جیاد لە پێناوی خوا دەکات هەتا دەگەڕێتەوە هەر کەسێ ڕێگای خوێنەواری بگرێتە بەر ڕێگای باشتی گردێتە بەر ئەمە ئاینی ئیسلامی پیرۆز ئاوامان پێڵە ئیمانداران خۆشەویستان بۆی مناڵەکانمان هاندەین کە حالەچی ڕێگایەکە حالەچی کار و کردارێکە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا گەورەیە و هەروەهاش ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێک کە داوای کردبێ لە قورئاندا پێغەمبەری خوا علم و زانستە پێغەمبەری خوا فەرموویەتی داوا بکەن یا خوای گەورە فەرمێ وەقل ڕەبی زدنی علما زیادی کەی چەنی علم تەیە هەوڵدە زیایی کە ئێستا هەندی هەیە بەڕاستی خوێندنێکی تەواو کرد ڕاوەستێ ئیتر تەواو بۆ ڕاوەستی مەجال تەیە دەرفەت هەیە بخوێنە شادەی مەحەت هەیە بیکە کولیەت هەیە بیکە ماستەر هەیە بیکە دکتۆرا بۆ دانیشتیتە ئیمکانیەت هەیە بۆ زیایی ناکەی لە قورئانە پێمان ئەڵێ خوای گەورە یعنی پێغەمبەران داواکەن چی علمیان زیاد بکە خۆ تۆ لە من و تۆ لە پێغەمبەران زیاتر نین ئەی بۆ هەوڵ نادەی تەقوی خۆت بکەی ئەو بوارە ئەو مادەی کە لای تۆیە ئەو مادەیە بۆ وا لێ ناکەی نەک سەرنجی تەلەبە بەڵکو سەرنجی شارێکش ڕاکێشی بۆ لای خۆت بۆ نەبیتە یەکەمی سەر مەدرسەکەی خۆت و تەربیەکەی خۆت لە مادەکەی خۆتە ئەمەنە پسپۆر بی ئەمەنە زیرەک بی بۆ ئەی ئەوە لەکوێ و ئەو مامەستایە لەکوێ کە دوو لە ڕوو جەنابتان بێ ئەدەبینە بەچێتە پۆلێکەوە خواخوایە دیتە لە بێ پرسیارێ لە مادەکە ولاتر نەکا چونکە نازانێ چونکە بێ وریابین مسلمانە خۆشەویستەکان ئیسلام هانمانەدا بخوێنین خوێندەواری دەست پێیەکە لەو کاتەی تێیتە دنیا وتیان خوێندن کەی دەست پێیەکە وتیان کاتێ دێیتە دنیا لە زگی دایکت دەرەچیت دێیتە سەر دنیا ئەی کەی تەواو دەبێ هەتا ئەو کاتەی شۆڕتەکەنەوە بەناو گۆڕ خوێندن قەت تەواو نابێ چونکە خوێندنەوە نییە من مامۆستا بم ئیتر تەواو پێغەمبەر بە پێغەمبەران موسا عەلەیهی سەلام ئەچێتە لای خضرە خوێنێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچێتە لای جیبریلە خوێنێ هەموویان ئەو ئیمامە بەڕێزانە ئیمامی شافعی ئەحمەد هەموویان تەلەبەی یەکتر بوونە لەم علما ئەو زیرەک بۆ چووە بۆ لای لە علمەکەی تر ئەم زیرەک بۆ چووە بۆ لای ئاسایی بۆ زۆر تەبیعی بوو بە شتێکی ئاسان وەرگیراوە شتێک نازانی مامۆستایەکی ئازیز و خۆشەویستە لە تەکتەوە نێزکتە زیرەکترە مادەکەی باشتر هەزم کردووە قەیچێکا دانیشە لەگەڵ یا جوان باش با تۆش هەزمی کەی جوانتر و چاکتر و باشتر بێ ئەمە بۆ خۆ جوانترە بۆ ئینسان مرۆڤ لە هەموو بارێکا بە جوانی بە چاکی ئەتوانێت چاکتر و باشتر بچێتە پێشەوە وەسەلوا الله علما نافعا پێغەمبەری خوا فەرمێ داوا بکەن علمێکی نافع سوودبەخش پێغەمبەری خوا فەرمێ داوای علمی سوودبەخش بکەن بەڵام پەناش بگرن وتعوذ بالله من علم لا ينفع وپەناش بگرن لەو علمە و لە زانستەی کە سوود نابەخشێ کە هیچ ئیسفادەی نییە علمی پێ بەناوە زانست بەڵام سێرەکەی سوودی نییە نە بۆ خۆی نە دەوروبەرەکەی ئەو کاتە پێغەمبەری خوا پێمان ئەڵێ خۆتان بگرنەوە ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەشەمانش لێیەکە علمێک پەیدا بکەین بۆی خەڵکێتر بشکێنینەوە ئەمڕۆ زۆرە ئیمانداران علمێک پەیدا بکەین بۆی خەڵکێتر بشکێنینەوە
پێغەمبەری خوا فەرمی ئەو کەسانەی بۆی شانازیەکەن بەو علمەوە بەسەر خەڵکانێکی تردا خۆیان بە گەورە ئەزانن با چاک بزانن ئەگە ئەو علمەیان خوێندووە بۆ ئەوەی کیبر و تەکەببوڕ بەسەر خەڵکا لێدەن بۆنی باش ناکەن. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام علم بەوە نییە مناقەشەی پێ بکەی، علم بەوە نییە دەمەدەمەی پێ بکەی، علم و زانست بۆ نەهاتووە بەرامبەری ئەو بگری نا قەت نە لە قورئان نە لە سونەت نە علمەکانی ترش، علم هاتووە بۆ ئەوەی سوودی لێ وەرگری، هاتووە خەڵک ئیسفادە لە تۆ بکە لەو علمەی کە هەتە. ئیتر خۆتش بزان چەندێ ئەتوانی سوود بە بەرامبەرەکان بگری بە جوانی چەندێکیان پێ ئەدەی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە ڕەشەمان لێ ئەکا. ئەفەرمێتش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموومان غەمی ئەوەمانە مناڵەکانمان برسی نەبێ، لقمەی ژیانی بۆ پەیدا بکەین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خێری لەوە باشترە هەموو ڕۆژێ ببەخشی و ئەو لقمەیشی بۆ پەیدا دەکەی هەر سەدەقەیە، هەموو سەدەقەکانی دنیا کۆ بکەرەوە ناگەیەتە ئەوەی پێغەمبەری خوا فەرمێ تربیەتی مناڵەکەت بدەی. ئەها چەندی ئەساسە. خەڵکی وایە باوکو دایک بەس پارە پەیدا بکا بۆ ماڵ، ئەی تربیەت ئەی ئەدەب. منداڵی وایە ئەچێت بۆ قوتابخانە لەناو پۆلەکە ئاخەوێ، معقولە؟ منداڵ معقولە تا دوی شەو لە دەرەوە بێ؟ بەیانی سەعات 8 بە 1000 بانکردن نایەتە خەوای نێریش لەورە خەوی پیاکەوتووە دوای شەڕۆی بابە وا چۆن دەبێ؟ پۆلی 3 ئیبتیداییە، آخر مۆدیل موبایلی بۆ کڕیەوەدایە پێی خستێتە بەردەمی. ئاخر 3 ئیبتیدایی چی کوڕ چی کچ بۆ چێتی موبایل؟ خەتێکی لە ماڵە بۆ داناوە، هەموو شتێکی بۆ کردووە، تخوا خوێنێ بەخوا ناخوێنێ. بەیانیش ئەگەیەتە ئیمتیحان 1001 تەلەفۆن بۆ فڵان مامۆستا و فڵان و فڵان و فڵان بەس ناجح بکەن. ناجح یەکرێ چی بکرێ؟ ناجح یەکرێ. بەڵام لەو سەرۆ چی دەرەچێ؟ زەلامێکی گەورە علمێکی ناوێکی گەورە، بەڵام لە ناو ڕۆکا هیچ نییە. چکە بۆ هەروە پاڵ ناردمان ڕۆیشت خۆمان واکەین ئیمانداران بۆ وا بکەین ئێمە. یعنی ئینسانی موسڵمان و ئینسانی ئیماندار ئەبێ ئەوە بزانین زۆر جار هەڵەکان لە خۆمانەوەیە، هەڵە لە خۆمانەوە دەبێت و لە خۆمان شەوا وا دەکەین مناڵەکانمان کە هیچ نەزانێ یان شتێک بێ یا شتێک بە لەونێک ئیسفادەی لێ ناکە. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ، پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم منداڵ لەگەڵ یا بووە فێری هەموو شتێکی کردووە. ئەگەڕنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عومەر ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەرا بووین منداڵێ لە کاتی نان خواردن پێغەمبەری خوا فەرمووی کوڕم بسم الله بکە بە دەستی ڕاست خۆ لە پێشی خۆتەوە بخۆ. ئەها چۆن تەربیەتێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم منداڵ چۆن فێرەکە. ئێمە منداڵەکانمان هێنین بۆ قوتابخانە، جانتای بۆ کڕین، هەموو شتێکی بۆ کڕین، بەس داهێنەین لێی ببرسین لەگەڵا هیلاک بین، چونکە وەڵڵاهی منداڵ هیلاک نەبی لەگەڵیا لە ماڵەوە لە مەکتەب ناتوانێ مامۆستا فێرە هەموو شتێکی بکە. هەندێ باوک و دایک وا ئەزانێ منداڵە بەس بچێ بۆ قوتابخانە فێری هەموو شتە بێن. نە بابە قەت فێر نابێ ئەگە تۆ لە ماڵەوە دوایی نەزانی مراجعە نەکەی، دای نەنەی بزان چی خوێندووە، نەکەوەی بەو ئوسلوبە ڕقەی ئێستاش توو ڕەبیت و لێی دەیت و ئەم عادەتەی کە ئێمە هەمانە بە چاو سوورکردنەوە نا بە قسەی خۆش فێریکەین، یارمەتی مامۆساکە بدەین، سەردانی بکەین، بچینە لای بۆی منداڵەکەی من با یەکەمی سەر قوتابخانە بێ، زیرەک بێ، گوێ لەوە مەدە کورە مامۆستا مستەقبەل کێ؟ تۆ خاوەنی مستەقبەل نیت، من خاوەنی مستەقبەل نیم، خوا خاوەنێتی. تۆ توزانی چارەکێکی تر و سەعاتێکی تر چیە بێ؟ تۆ تا توزانی داهاتی ئەو مناڵەت مستەقبەلی مناڵەکەت چیە بێ؟ تۆ بۆ ئەی فەوتێنی؟ مستەقبەلی خۆت فەوتاوە ئەوینە ئەو بۆ فەوتێنی تۆش. باسی مستەقبەل ئەوە نەمەکە، خوا ئەزانێ، خۆ خاوەنی مستەقبەلە. تۆ ئەوەی لەسەرتە بیکە، ئەوەی تەکلیف لەسەر من و تۆ بیکەین، ئیتر ئەو دوای بدە دەست خوا ئەزانێ ئەو مناڵە چەنە سادق و ڕازگۆ بیت وەک باوکو دایک لەگەڵیدا، منداڵەکەش ڕازگۆ بێ و فێری بکەی کوڕم ئەمە شتێکی چاک و جوانە بۆ خۆت و بۆ دنیا و قیامەتت، ئەبیدە کەسێکی باش. ئەها ئەگیسە لەناو دکتۆرەکانە دکتۆریکی چاک بێ، چەند هەزار خەڵک ڕەحمەتە نێرە بۆ باوکو دایکی. ئەگە نەخۆشیەکەت بێ بچیتە لای خۆت و عاشرەتەکەتە تا و ڕۆژەی ئەمری هەر دوعای خێری بۆ بکەی، لەوەی باوکو دایکی ئەو دکتۆرە خوێندەوار بێ. ئەها ئەگەر تەلەبەکەت قوتابیەکەت بچێ لای مامۆستایەک بەیانی شەهادەیەکی زۆر بەرز بێرێ، دەستی باڵا مامۆستایەکی تیابێشێنە دوعای خێری بۆ بکەی.
ئەمانە گشتی دەورە بینێ ئیمانداران ئەبێ ئەمە بە سارد و سڕی نەبێ بۆ خۆشوخاوە نەبێ وا بکەین هەمومان وەک کە ئابە لێماندا لە هەموو ئیشەکە وەک ئیشەکانی تر ئەوە نەبێ ئیمانداران و خۆشەویستان ئازیزان ئەوەی کە ئێمە سوودی لێ وەردەگرین و ئیسفادەی لێ دەکەین ئەوەیە یەکەمیان ئیمانداران لەم باسەی کە باسمان کرد زۆر ئاگامان لە مناڵەکانمان بێ من داوام وایە بە خۆم شەوە بە ئێوەشەوە قسەکە بۆ خۆم و بۆ ئێوەشە من شەروەکەوە منداڵمە ئاگاد لە مناڵەکانت بێ مناڵەکانت بەرنامەی بۆ دانا بەیانی مەیخە دەشت نیمەڕۆ هاتووە هەر لە دەشتەوە جانتاکەی فڕادا هەتا ئێوارە هە لە دەشت هەتا 12 شەو هەتا 1 شەو 2 شەوە لە دەرەوە ئاگاد لە مناڵەکەت بێ ئاگاد لە کوڕەکەت بێ لە کچەکەت بێ ئەچێ و قوتابخانە لەگەڵ کیا دانیشێ لەگەڵ کیا ڕوا بە تایبەتی ئەو کوڕانەی ئەو کچانەیە چن بۆ کولێ و زانکۆ بە تایبەتی کچەکان ئەینێری لەگەڵ کیا ئەینێری ئەی دێتە دەستی ئەمین لەو سەرۆ دێتەوە ئیمانداران دنیاکە خراپە من زۆر تەعکید دەکەمەوە ئاگات لە مناڵەکانت بێ ئەمەی کە من ئیشارەتی پێدەم شتی زۆر هەڵەگرێ بەڵام هەرەوە ناڵێم ئاگات لە مناڵەکەت بێ ئەدەب و ئەخلاق و ڕەوشتێکی جوانی دەرێ وەڵڵاهی ئەگەر تۆ ئاگای لێ نەبێ ئەدەبی ئەدەن لە دەرەوە کۆڵان و شەقام ئەدەبێدا چۆنیان گەرەکە ئاوا ئەدەبێدن سبەینی حەساب بۆ تۆ ناکا و بۆ دایکی ناکە نەک بۆ تۆ بۆ هەزاران پیاوی وەک تۆش ناکە هەزاران ژنی دایکی وەک دایکی خۆشی ناکە ئەی بۆ وابین هەتا لە ژێر دەستی خۆمانە با بیگرین ئەنتەرنێت فەیسبوک ئەمانە کەمکەن و ڕجاءن لە مناڵەکانتان ڕجاءن چۆن خۆمان سەرمان لێ شێوە با مناڵەکانمان سەری لێ نەشێوێ پێشکەوتن نییە موبایلێ بکات دەقەی خۆیان مناڵ بچێتە مەکتەب وەڵام موبایلێکی 12 وەرەقەیم پێیە کورەمە چییە سیارێکی ئاخر مۆدێل بچێتە بەردەم مەکتەبێ 1500 لێدا بە زیرەکی بزانین ماتۆڕە بسێنین بۆ کوڕەکانمان هەرچی مەکتەب کچانێکشی بێزار بکە ساعات 11 بخولێتەوە تا 1:30 بە دەوری مەکتەبی کچانە تخوایب نییە ئێدووەگە کوڕەکەت وایە بۆ ژنی بۆ نایەری کاکە ئەی بۆ ژنی بۆ نایەری ئەی بۆ غەمی ناخۆی وە باوک ئێگەرێکتە شتێ بکە دوایی پێشینانەڵێ دوای چکوڵ بدەی لە زەوی ئەی چاوەڕێی چیتە ئەبێ ئیمانداران وریابین ئەمانە لای خۆمانە پێویست ناکە هەر مناڵێک کەمێک گەورە بوو ماتۆڕێکی بۆ بسێنین موبایلێکی آخر مۆدێلی بۆ بسێنین خەتێک بێرینە ماڵ ئەمانە خراپە بە گوێرەی پێویست بە گوێرەی تایبە ئیشی خۆت داینەبووی داینە لە ماڵە باشە 2 ساعت شەو بۆی داگرسێن و بیکوژێنەوە ڕەمزدانە لەسەری کاتدانە لەسەری بیکشێنەوە هەموو ساڵە وەک فەرز مەڕۆ قەرز بکە و کارتی بۆ بسێنە تو نان نییە بیخۆی بۆ کارتەسێنی معقولە خەڵکەیە کارتەکەیشی بە قەرزە کەی پێویستەکە ئەمە هەندی حاڵەتە ئیماندارە خۆمان چاکە زانین ئەمە هەمووی من قسانە ئەکەم زیاتر تەسکیرەیە بۆ جەنابتان هێنمەوە ئەبێ زۆر وریابین ئیمامی مبارەکە فەرمێ 30 ساڵ ڕەبەق فێری ئەدەب بووم سێرەم ئیمامە بەڕێزانە کە چۆن تەماشایان کە چەندێ گەورن 30 ساڵ ڕەبەق 20 ساڵ خوێندم 30 ساڵ هەوڵم دا فێری ئەدەب بم ئەدەب و ڕەوشت 20 ساڵ خوێندم 10 ساڵ کەمتر ئەمجا فەرموویشی وكان يطلبون الأدب ثم العلم أمجا أدب ما في ربوين أمجا علم أمجا زانست إمامي أحمد فرمي رضا ورحمة إخوائي لي به أفرمي ما صليت منذ 40 سنة شل صار رباق نيجيكم نروي إلا دعام كردو بما مفتاكم كي ما مفتاكي الشافعي استروج الدرز يا غايب ما مفتاكي هرشي تلبي دعاي ليك دي إخواني ساري ليدا تسير أوانك وسيريمك چل ساڵ ڕەبەق دوعای کردو بۆ مامۆساکەی ئاوا فێربوون ئامانە بۆیە ئاوا گەورە بوون بۆیە ئاوا ناویان گەورەیە ئیماندارانی خۆشەویست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە 40 ساڵانە فێر بوو لە 40 ساڵانە جبریل عەلەیهی السلام هات بۆ لای هەتا و ڕۆژەی وەفاتی کرد جبریل هەر مامۆسای پێغەمبەر بوو عەلەیهی السەلاة وەسەلام ئەمانە هەمووی پیاو چاکان وایان کردو دووەمیان ئەوەیە مناڵەکە ڕابێنە لەسەر تەقوا ڕابێنە لەسەر عیبادەت ڕابێنە لەسەر عەقیدەی سەلیم مەینێرە بۆ چایخانە مەینێرە بۆ نەرگیلە خواردن مەینێرە بۆ شوێنی خراپ وەڵڵاهی فێر نابێ ئەو علمەش فێر بە بەیانی فێری فێڵە بێ فێری غەشە بێ فێری بەرتیلە بێ فێری ڕەشوە بێ چکە شوێنەکەی خراپ
بەڵام ئەگە شوێنی مزگەوت و شوێنی خواترسان بوو غەش ناکە فێڵ ناکە لەو علمەی کە هەیەتی دەرزەکەی بە جوانی هەڵێتەوە ڕناکە لە ژێر هەستی مەسئولیات ئەگە بێتە مودیرێک فێڵ ناکە هەر پۆستێ وەرگرێ فێڵ و غەشی تیا ناکە بە ساغیەیکە بە جوانیەیکە لە هەرچیە لە گەورە بێتا بوو چکە بۆ لە مناڵی ئافشتی جوانت پێوت چکە سێر لوقمانی حەکیم کە چۆن بە مناڵەکەی هەموو یەک بە یەک لە ئاەتەکە ئاماژەی پێ کردووە و پێغەمبەری خواشە فەرمێ ئینەما بوعیثت لئوتمە مەکارم الأخلاق هاتوومە بۆی چی ئەو ئەخلاقە جوانانەی خەڵک هەمووی فێر بکەم تایە خاڵێکی ترەوەیە زۆر ئامۆژگاری مناڵەکانمان بکەین وەک ئیمامی شافعی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ لەو شوێنەدا کە دائەنیشت لیان ئەپرسێ فەرموو بۆ ئەویت ئەو شوێنە شوێنی ئەوەیە کە فێری علم و زانست بوومەتیایە مامۆسای وایە ئیسا ئەو پیاوە ڕیش سپیانە و سەر سپیانە ئیسەش مامۆساکەی ببینێ شەرمی لێیەکە ئیستەش ببینێ شەرمی لێیەکە ئەدەسە خاتە سێت بەڵام ئەم زەمانە وایە فەرقی زۆر زۆرە ئیمانداران مسڵمانان ئەی بۆ علمی جاران زۆر بوویە ئێستا ئەی ئەدەبی جاران زۆر بوویە ئێستا ئەدەبی جاران ئەدەبی جارانی وا کرد مامۆستا گەورە بێ ئەدەب وای کرد کە قوتابی گەورە بێ ئەگە علم و زانست ئەدەب و ڕێز و تەقدیری لێ کردەوە هەموو علمی سەر دنیا پوشێ نایێنێ ئیمانداران زۆر جا بۆیە بەرەکەتی نەماوە ئیمانداران ئەو علم و زانستە بینی بەرەکەتەکەی نابینی بە چاوی خۆت خاڵێکی ترەوەیە بێتە خێر و چاکە بۆ خۆت چونکە بۆ ئەوەیە پێغەمبەری خوا فەرمێ ئینسان کە مرد سێشت لە خوای دوای خۆی جێبێنێ یەکێ لەوانە ئەولادی چاک و باش پێغەمبەری خوا فەرمێ سەڵ سەلەم کەسانێکی لە قیامەتە ئەچنە بەهەشت بەچی بەکار و کردداری دوعای مناڵەکانیان پلە و پایان بەرزە بێ خاڵێکی ترشەوەیە مناڵ هەرچی لە مێشکە بچینی ئەوە ئەدوریتەوە چونکە فکری زۆر سافە و هەموو شتێ وەردەگرێ کەواتە ئەوەیە وەسێتی ئەوڵمان بۆ مامۆستایانی ئەزیز مامۆستایانی بەڕێز ئەرکێکی گەورە جێبەجێەکەن بە سووریابن لەگەڵ ئەرکەکەشا مەسئولیەتێکی زۆر گەورەیە لەسرت خۆت و خوا بکە ڕقی بەسەرتەوە وەک مامۆستایەکی ئەزیز وانەکەت بە جوانی بڵێرەوە خۆت ئامادە بکە بۆی عیب و عار نییە مامۆستا وایە چاوێەوە خەوە احترامەیە هەمووی نا هەیە چاوی بەخەوەیەکێ بۆ قوتابخانە هەیە چێ علمەکەی نەخوێندووە لە ماڵ چۆن ئەبێ تۆ دەرزێ وانەیە کەڵیتەوە پێش کات خۆت حازر نەکەی چۆن ئەبێ نابێ با بزانی ئەبێ پێش کات تۆ مراجعەی جوان و چاکی بکەی لە ماڵا هەوڵ دەی ئیبداع بکەی شتی تازە ئەمساڵ هەندێک شت بە تەلەبە فێرەکەم مامۆسای تر فێری نەکرد بێ جیاواز بێ لەگە ساڵەکەی تر بۆ خۆم دەرزەکانم بە جوانی بڵێمەوە بە چاکی منەی شوێنی فێنک نەکەم منەی شوێنێ نەکەم خۆم ئاسوودە بکەم ژیانی خۆم ئاسوودەکەم بەرامبەر بەخوا حەقم چییە لە خەڵک فێڵەکە غەشەکە من خۆم حەساوم هەر کەسێ بە پای خۆی ئەکرێتە دارا لە قیامەتە خۆم بە جوانی ئیشەکەی جوان بە جوانی ببم دووەمیانەوەیە دایک و باوکان بەرپرسیانە بێینە پێشەوە دەستی مامۆستاکانمان بگرین لەگەڵیان نابین سەردانی بکەین هەموو شتێک بۆ مناڵەکانمان لە پێناوی خوێندنا بکەین بۆی مناڵەکانمان سەرکەوتوو بێ دەست لە ناو دەست بۆی پێش بچێت سێمیانشەوەیە پارێز ئەوانەی کەوا دەوڵەمەنن ئەوانەی کەوا تاجرن ئیتر نەبێتە قۆڕکاری بازاڕ و هەموو شتێک بتوانین هەموو خێرەکان چەندێ خۆشەویستە خێرە مە خێرەومەن خۆی ئەسڵەوەی لەسەر حکومەتە قوتابخانەکان نوێژەم بکاتەوە بەڵام ئەگە خێرەومنێکش بیکە هەر عیبی نییە چاکە باشە ئەمە مانای ئەوە نییە ئەم قسە بۆ دەسەڵاتە پاساوێکە بۆ دەسەڵات نا غەڵەت شتەکان تەفسیر نەکەین باشە قوتابخانە مڵکی گشتیە ئەم حکومەتەش نەمێنێ هەزار حکومەت بمێنێ بێتەوە هەرە و قوتابخانەیە هەرە و مامۆستا و کۆمەڵی مامۆستای تر دێتە جێگای هەر بۆ شتی چاک و باشە خاڵی کۆتاییمانەوەیە چوارەمیان لەسەر حکومەت ئەوەیە ئەوانەی کە تەواوی دەکەن ڕێژەیەکی بۆ دانرێ ئەم حەمکە دەرچووە هەر تەواوی بکە و دانیشێ لە ماڵ چۆن نەبێوە شتی وابێ نابێ بە هەموو یاسا و ڕێسایەک لە یەکی دەرەوە بێ کێشەکانیش زۆری لەمایە چونکە ئەبێ حکومەت بە جاکی بە باشی فکری لێ بکاتە خۆی ڕەحمە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە علم و زانست زیاد بکە لە ناومانە مناڵەکانمان فێریشتی چاک و باش بێ مامۆستاکانمان مۆفەق بکە سەرکەوتوو بکە خۆی گەورە
دەرگای قوتابخانەکان بکاتە خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان. ئامین ئامین والحەمدولله رب العالمین.